ئەوەیە کەم جار نییە ناوچەی سلێمانی یا بڵێن ناوچەی سەوز بردومانەکەن بەڵکو نەکرد بردومانەکەن خەڵک تیرۆرەکەن کەسایەتی نیشتمان پەروەەر و کوردی ئاوارەی باکوور و کوردی ئاوارەی ڕۆژاوا کە لەم ناوە هاتوون بۆ ژیانی خۆیان بەسەر برن تیرۆڕیانەکەن یان کوژن بردومانەکانی ئەم دوایەی یاغجەلۆر و ناوچەی چەمچەماڵ و مەخمۆر و شنگاڵ لە یەک ڕۆژە و لە یەک کاتە ئەوەش تیرۆرێکی دەوڵەتی تورکیا بەرامبەر بە خەڵکی کوردستان بە تایبەتی پێشێلکردنی سیادە و حقوقی حکوومەتی عێراق و هەرێمی کوردستانیشە بەڵام بەداخەوە نەحکوومەت و نەحکوومەتی هەرێم و نەحکوومەتی مرکزی تایسە دەرحەق بەم پێشێلکاریە و بەم بەزاندنی سنووری کوردستان و سنووری عێراقە بێدەنگن ئەوە جێگەی گومانە و جێگەی گلەیشە لە عینی کاتە هیوادارم کە پەرلەمانی کوردستان هێزە سیاسیەکانی کورد لەسەر ئەم دەست درێژیە و ئەم تیرۆڕەی دەوڵەتی تورکی بێنەدەنگ بێدەنگبوونەکە کارێکی باش نییە ئیتر چ لە ئالەی حکوومەتی مرکزی بێت لە ئالەی حکوومەتی هەرێمی کوردستان بێ یان لە لایەن بێدەنگبوون لە لایەن هێزە سیاسیەکانەوە لەوە خراپترە ئەوە پێویستە بێنە ئەمە میلەتی کوردە ئەمە دۆزی کورد پێشێلەکرێ ئەمە کوردستان وێرانەکرێ ینی حەق بێدەنگیان جێگەی گومان و جێگەی گلەیی هەموو خەڵکی کوردستان